بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجەوە بە دیاریکراوی لەناو مۆنۆمنتی یادەوەری هەڵەبجە لەگەڵتانین بۆ باسی ڕۆژ وەکو ێوازانن ئەمڕۆ 15 مانگە و سبەینێ 16 سێیە کوردێک نییە نەزانێت لە جیهانیشە نەزانن کە لە 16 سێ یادی چی ئەکرێتەوە و یادی چ مەرگە ساتێک ئەکرێتەوە من ناڕۆمە سەر ینی تەفاسیل و وردەکاری لەسەرەوە پرسە چونکە هەموو کەس ئەیزانێت و هەموو ساڵێکیش دووبارە ئەکرێتەوە ئەمەوێت کۆمەڵێک پرسیاری جددی بکەین ئەم شەو وەڵامی بۆ وەربگرینەوە جددیترین پرسیار ئەوەیە پارتە سیاسیەکانی کوردستان چیان بۆم شارە کردو جگەلەوەی کە ناویان هێنا و ناویان بەکاری هێنانەوە و پارەشیان بە هەڵەبجە کۆ کردوتەوە هەم لەسەر ئاستی گیان و بگرە لەسەر ئاستی ناوخۆش ئایا ئەوەی بۆ هەڵەبجە کراوە ینی سبەینێ ئەبێ بە 3 دەیە 30 ساڵ بەسەر مەرگەساتی هەڵەبجە تێپەڕێ ئەو مناڵەی لە هەڵەبجە ئەو کۆرپەی لە هەڵەبجە ڕزگاری بوو بێت ئەمڕۆ تەمەنی 30 ساڵە ئایا ئەم 30 ساڵە کە بە ناخۆشی و بە مەرگەسات و بە خەفت و بە بێتاقەتی و بە بێکاری بەسەری بردووە ئایا بێزار نەبووە لە هەموو شتێک چی بۆ کراوە و چۆن لای لێ کراوەتەوە مەبەستمە بزانم ئایا کاتێک کە ناونیشانی یاخود پێشگیری پارێزگا بە هەڵەبجە ئەدرێت فعلەن ئەمە ینی ناوی هەڵگرتنی ناوی پارێزگا ناوێکی گەورەیە لەگەڵ ئەوەشە خزمەت کراوە لەگەڵ ئەوەشە سیمای شارەکە گۆڕاوە لەگەڵ ئەوەشە ڕەوتی خوێندن و خوێندەواری و لایەنی کللتوری و ڕەسەنایەتی کە هەڵەبجە پێی بەناوبانگ بووە پێی براوەتە پێشەوە یاخود نەخێر هەڵەبجە بە شێوەیەک لە شێوەکان غەدری لێکراوە ینی من بە پێی زانیاریەکانی من هەڵەبجە لە 1990ەکانەوە ینی پێش زیاتر لە 100 ساڵ سیمای شاری پێوە بووە ینی بۆ منە قەیسەری تیا بۆ حەمامی تیا بۆ مزگەوتی تیا بۆ سینەمای تیا بۆ تەلەفۆنی تیا بۆ پۆستەی تیا بووە هەموو ئەمانە کە سیمای شارن لە هەڵەبجە وجودیان هەبووە بەڵام ئێستا ئەوتێت ئەمڕۆ هەڵەبجە زۆر بێناز ئەمە قسەی من نییە قسەی هەڵەبجەیەکانە کاتێک من دواندوو من و قسەیان کردووە لەسەر ئەو پرسە من نامەوێت زیاتر بڵێم بۆ ئەوەی کات بۆ میوانەکانم زیاتر بێت ئەوان زیاتر وەڵامی پرسیاری هەڵەبجەیەکان بدەنەوە کە ئەم شەو من بە شانازیەوە نوێنەرایەتیان ئەەکەم لێرە من 4 میوانم هەیە ئەم شەو بەڕێزان لە دەستە ڕاستەوە کاکزم ناکۆعلی کارگەڕی مەڵبەندی یەکگرتوو لە هەڵەبجە و نوێنەری فەرمی یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئەم شەو لە بەرنامەکەیە بە تایبەت لە سنووری هەڵەبجە کاک ئەحمەد قافەری جێگری لێپرسراوی مەڵبەندی شارەزوری یەکێتی نیشتیمانی کوردستان بە خێراتنتانەکەم کاک فازڵ بەشارەتی بەرپرسی لقی پارتی دیموکراتی کوردستان لە هەڵەبجە ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم وارووا کاک نزار مەحموود بەرپرسی مەکۆی بزوتنەوەی گۆڕان لە هەڵەبجە ئەگەر هەڵە نەبم ئەندامی جباتی بزوتنەوەی گۆڕانیشە بەخێر بێن سەر و سەرچاوم هەر چوارتان لە مەوقعی بەرپرسیارەتین هەر چوارتان بەرپرسیارەتی حزبیتانەیە مەبەستمە ئەم شەو بگەین بە کۆمەڵێک وەڵام بەڕاشکاوی دوور لە پەردە پۆشکردنی ئەی بوو کەم و کوڕیەکان چونکە قسە لەسەرەوەیە کاڵەبجەیەکان زۆر بێزارن کاک زمناکۆ بام لە جەنابتەوە دەست پێ بکەم جەنابتان نوێنەرایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانەکەن لە سنووری هەڵەبجە لەم بەرنامەیە ئەمەوێ زۆر بەڕاشکاوی پێم بڵێ ئەو خزمەتەی بە هەڵەبجە کراوە کە سبەینێ بێ بە 30 ساڵ ئەم مەرگەساتی بەسەراتووە ینی لە ئاست قوربانیەکانی شارەکەیە لە ئاست تموح و ویست و خواستی وڵاتیانی شارەکەیە بەڵێ بەخێر بێن سواز بۆ بەرنامەکەتان سوازش بۆ گرنگیدان بە هەڵەبجە و سڵاو ڕێزم بۆ هاوڕێیانمان لێرە تەمەناکەم بە هەمومان واقعیان چۆنە ئەوە باسکەین دوورکەینەوە لە هەر حاڵەتێکی ناتەبیعی چکە هەمومان بۆ هەڵەبجە هاتوین و بۆ خەمەکانیشمان خەمی هەڵەبجەیە ئەمە گەر لە کارەساتەکەەوە سەیری ئەوەی کراوە بۆ هەڵەبجە بکەین قەزەیەکی کەیە وەک شارێکی ئاسایی سەیریکەین قەزەیەکی کەیە ئەکرێ بڵێن شت کراوە بۆ هەڵەبجە بەڵام ئەتوانین بڵێن هەمومان متتەفیق بین لەسەر ئەوە لە ئاستی قورسایی قوربانیەکەی هەڵەبجانە چکە قورسایی و قوربانیەکانی هەڵەبجە یان ئەو تەسحی هەڵەبجە یاوێتی لە 1970 یعنی یەکێکە لەو کارەساتانی کە لە ئاستی جیهانە قورسایی هەیە نەکەرە بڵێن لە ئاستی کوردستانە لەبەرەوە کاتێک سەیری قورساییەکەیەکەی کاتێ سەیری ئەو ناڕەحەتی و نەهامەتیانەی دوای قوربانیەکانیشەکەی دوای کارەساتەکە ئەەکەی تا ئەمڕۆ نەخێر ئەوەی کە کراوە هیچ کات نەیتوانیوە ساڕێژی برینەکان بکە ئەمەش بۆ مانایەنیە زەربی سفری هەچی شتەکانەیە بکری ئەمە وتمان لە قورسایی کارەساتەکەەوە ئەگەڕێنەوە بۆی چی کراوە بە هەڵەبجە ئەوە سیمای هەڵەبجەیە دیارە ئەوە دوای 30 ساڵ هەمان داواکاری ئەو خەڵکەیە کە لە چەند دوهەمین ساڕۆژ و سێمین ساڕۆژ و
ئەوەنە ساڵ ڕۆژی بیدایەتە هەمان داواکاری ئەکەن لەبەرەوەی زامەکان قورسن زامی قورستریشی بە شوێنە هاتوو هەتا ئێستش بە شێوازێکی نائەکادیمی بە شێوازێکی شپرزەی ئەگەڕین بە شوێن مناڵەون بووەکانی خۆمانە هەموو شانزەی سەیەک و هەموو لە ساڵەکانە هەمومان دڵگرانە بین جارێکە لەو شێوازە ناڵتەبیع و ناسروشتی کە مناڵە ون بووەکانمانە دۆزینەوە کە کۆرپە بوون ئێستا بوون بە پیاوێکی ماڵ یا ژنی ماڵیان تەمەنێکیان تێپەڕ کردووە کە لە چاوەڕوانی و لە نەهامەتیا بوون ئەوە لە ڕووی مرۆیەکەیەوە مناڵەون بووەکانمان بۆ حاڵەتۆن لە ڕووی هەل لە ڕووی مرۆیەکەیەوە گە سێریکەین ئێمە کۆمەڵێک برینداری چەکی کیمیاییمانەیە ئەمانە ئیشیان بۆ کراوە سەردانی هەندێک لەم وڵاتانی چواردەور کراوە بەڵام سەردانەکانیش ئەتوانم بڵێم لە ئاستی قورسایی برینەکانیان نانیە چ برینی دەرونی چ برینی جەستەیی کە ئێستا لە کێکم تەرخەم بوو جایسا چینە سەر ئەوەی کێک تەرخەمە ئەو کەسە کە تەرخەمە کە بەرپرسیارەتی ئیداری هەیە لەم شارە لەم کوردستانە ینی بە دەرەجە یەکەمە توانین بڵێمە حکوومەت و پەرلەمانمان بۆ چەند ساڵی ڕاود و کەم تەرخەمیەکان هەموو ڕوبەڕووی ئەوانە بنەوە ئەوان خاوەنی ئەوە بوون جا ئێستا ئەگەر بڵێ ئەگەر حکوومەت کێ بووە چۆن بۆ ئەوەی ئەمە با لە ناو حکوومەتەوە سیرکن حکوومەت لە ئاستی بەرپرسیارەتیانە بۆ بەرامبەر بە هەڵەبجە لە تێڕوانین بە قورساییەکەی شاری هەڵەبجە حکوومەت بە هیچ شێوەیەک بە قەنەعەتی تەواوی پارتە سیاسیەکان کەم تەرخەم نەبوون هەر یەک بە پێی بەرپرسیارەتیەکەی بە ڕێژەی ئەگەر ئەوە دابشکێن بە ڕێژەی هەموو کەس بەرپرسیارەتی بەرەکەوێ بەڵام لە مووقعی بەرپرسیارەتیەکەی خۆیەوە چۆن بەرپرسیارەتی بەرەکەوێ من ئەگەر بەرپرسیار نەبوو بم لە ڕووی ئیداریەوە لەم کوردستانە لەم حکوومەتە لەم پەرلەمانە تۆ ینی چی بەرپرسیارێک ئەخەیتە سەر ئاستی بێگومان من دێمە لای جەناب چونکە بۆ نمونە جێگری پارێزگار یەکگرتووە ئەخە جێگری پارێزگار کەی بۆ سپاس دەکەم کاک ئەحمەد بێمە لای جەنابتان ئێوە نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن لەم بەرنامەیە وەکو یەکێتیەک ڕازیت لە دۆخی هەڵەبجە و لە خزمەت گوزاری و لە چارەسەرکردنی کێشەکانی و لە بەدەنگەوە هاتن و بەدەمەوە هاتنی خەمەکانی هەڵەبجە پێشەکی بە خێراتنیەوەکەم زۆرجار سەری ڕێز و نەوازش بۆ شەیدەکانی شاری هەڵەبجە دانەوێنین ڕاستە ئێمە هەمومان ناڕازین لەو خزمەتەی بەڵاجە کراوە بەڵام ئەبێ بۆ ئەسبابەکان بگەڕێنەوە هەر ئەوە نییە لەبەر ئەوەی کە خەڵەبجەمان نەویستووە لەبەر ئەوەی کە پێمان ناخۆش بووەوە بێ یا پێمان خۆش بوو هەڵە جەوایلات بچونکە ئەم برادەرانی لێرە دانیشتوی هەر هەمومان هەڵەبجەی بۆمانایە هەمومان لە سنووری ئیدارەی هەڵەبجاین و خەڵکی ئەو سنوورین و ڕەنگە لە کارەساتەکەشە لێرە بووبین و پشتیشمان بەرکەوتوێ بەڵام ئەبێ بۆ تاریخی ئەم 30 ساڵە بگەڕێنەوە هەر نەڕێن 30 ساڵ هەمومان ئەوەڵێنەوە ئەوە 30 ساڵە ئەو والیاتوە ئێمە ساڵی 1970 هەڵەبجە ڕۆژی 16 کیمیایی بەرکەوتۆ ڕاستە بەڵام ئێمە کەی هاتوونێتەوە هەڵەبجە لە 92 ئێمە هاتوونە 91 هاتوونەوە لە 92 خۆتەزانی وەزە چۆن بووە دوای ئەوە انتخابات کراوە و پەرلەمان و حکوومەتی هەرێم دروست بووە بەڵام دوجار هەڵەبجە دیسان بووە بە جێگەی بوو بە جێ ملمەلانەی لاەنە سیاسەکان لە شەڕکردن لەگەڵ من بۆی کە خەڵگەڵێ 30 ساڵ ئەو 30 ساڵە هەموو حسێب نەکە خەڵ باشی لابین 20 ساڵ 20 ساڵ 10 ساڵ هەچەندێک دوای ئەوەی کە هاتوۆ ئەوەی کە قورسایی بەرپرسیارەتی بێ لەسەر ئەوەی کە نەکراوە بۆ لەوجە من ناڵێ وەکو کاک زمناکۆی شارەی پێدا ناڵێن هیچ نەکراوە ئانی هەڵەبجە تەواو بووە هەڵەبجە یەک بینای نەماوە ئێستا هەڵەبجە ئەو هەڵەبجە نیە خەڵک بڵێ هەرچی بۆ نەکراوە بەڵام ئەوە 4 ساڵیش پێش ئەوەی هەڵەبجە بکرێت بە مەحافظە خۆتەزانی ئەو قەیرانە هەموو کوردستانی گرتەوە هەموو کوردستان یەک هەڵەبجەی لێ هات دوای ئەوە ئێمە هەڵەبجەمان نەبووە ئێمە خاوەنی ئەنفال بووین کە 180,000 ئەنفالمان هەیە ئەویش بۆ هەڵەبجەی وێران و کاول بوو ینی کوردستان بەس ئەگەر هەڵەبجە بووم پێم وایە هەر بە پارەوەرگرتن لە خەڵک وایە کۆماکاتەوە ئەماتوان هەڵەبجەکەن بە شارێک قسەکە ئەمەیە یعنی ئەگەر حکوومەت ئەگەر ماڵ و من و ئەگەر کۆمەکی لە خەڵکیش کۆ بکردایەتەوە ئێستا شارێکی جوانتر بوو هەڵەبجەکە کاولکەراکە بەس هەڵەبجە نەبووە ئەگەر تۆ سێری هەموو بە تایبەتی مەحافظەی سلێمانی بکەی جگە لە قەزای دووکاژ نەماوە بەس
قەزای ڕانێ ما و هەڵب سلێمانی خۆی و قەزای چەمچەمال ماوە ئیتر ئەو هەموو قەزا پێنجیان چوارتا قەڵازیە نازانم ئەم هەڵبجە ماوەت هەمووی ئەمانە قەزا بوون و کاول کراون ئەمە بەتەنها هەڵبجە نەبووە بڵێن وەڵا ئەوە لای لێ نەکراوە ڕاستە هەڵبجە وەکو باشە کەواتە بۆچی خەڵکی شارەکە هێندە بەگلەیە لە حزبەکان حکومەتیداریکی گلەکە ڕەنگە زۆربەی ڕوبەڕۆی یەکێتی و پارتی بکرێتەوە چونکە دەسەڵات لەلای ئەو دوولانە بووە من ئەڵێم حەق بەماتوانی لەوە زیاتر بکەیت ئەوەندەی بۆ نەتان کردووە نەتان کردووە بۆ نەماکردووە ئەوەی ڕەنگە ئەسبابی هەبێ ڕەنگە ئەسبابەکان بۆ خەڵبەکانی بکە کە ئێوە کەم خەم نەبووین دیاریگان ملانەکانی نێوان ئێمە و پارتی ڕەنگە سەبەب بووە بۆی نەتوانانی ئەوە بکەین اینجا خۆتە زانی حکومەت هەبووە لە 2006 تا 2010 حکومەت نەبوو حکومەت جیاواز بوو لێرە ماوەیەک ئێرە بەدەستی پارتی دوایەوە بەدەستێمە بووە ئەگەر تۆ هەموو حسێب بکەین ئێمە لە 2003ەوە توانیمانە هەردوو لامان بە یەکۆ دێنەوە لە هەڵەبجە ئاوادانکە ساڵەکات کاگە باشە 15 ساڵەکە 10 ساڵەکە بەڵام لە 2003 ئەبوایە ئەم حکوم ئەم حیزبانە بە تایبەتی حکومەتی هەرێم خۆی نەچواتە ژێرباری ئەوەی بێ بەتەنها خۆی هەڵەبجە ئاوادان کاتەوە بەڕای من ئەبوایە حکومەت هەرێم ئەوەندە خۆی هەوڵی ئەوەدا هەڵەبجە ئەوەندە زەختی لە حکومەتی عراقی بگدا ئەوە قسەمان لەسەر حکومەتی عراقی بێت و ئەگەر هەڵە نەبم سبەینێ یەکەم وتاریش لە یادی 30 ساڵی کیمیابارانکردنی هەڵەبجە وتاری حەیدەر عەبادی ئەوە قسەشمان لەسەرەوە بێ کاک فازڵ ئێوە ممثل و نوێنەری پارتی دیموکراتی کوردستانن بیرمە پار هەر تایبەت بە هەڵەبجە بەرنمەیەکمان کرد لەو بەرنمەیە نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز کاک جەمیل هەورانی بوو گفتوگۆیەک لە نێوانتان دروست بوو لەسەرەوەی تۆ وتت پارتی ئاوی هێناوە بۆ ئەم شارە پارتی ئەم شاری کردووە بە پارێزگا باشە گەر ئەو گریمانەیە وەرگرین کە پارتی هەڵەبجەی کردووە بە پارێزگا ئایا تەنها بەخشینی پێشگیری پارێزگا بە هەڵەبجە کافی بوو ئەی پارتی دوای ئەو ڕۆڵی بۆ کوێ ڕۆشت و دوایەوە چۆن متابعەوەی کرد کە هەڵەبجە تەنها بەناو پارێزگا نەبێ سیمای پارێزگا بۆ نیشتیەوە دیارە بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە ڕۆحی پاکی سەرجەم شەهیدانی کوردستان و شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە شەهیدانی ئەنفال بە بارزانیەکان و بە گەرمیانەکانەوە بەسەر تاسەری کوردستانیشەوە بە تاکید ئێمە چوەکو کورد و چوەکو هەڵەبجەیی چەند قسە لەسەر بارودۆخی ناهەمواری هەڵەبجە بکەین من پێم وایە دەسڵاتی سەری خۆشمان قسەکانیان زۆر قبوڵە چونکە هەڵەبجە بوو بەو شارەی کە پەردەی لەسەر هەموو ئەو تاوان و جەریمانە لادا لە ماوەی 100 ساڵی ڕابردوو کە بەرامبەر بەگەلی کوردستان کراوە کیمیابارانکردنی هەڵەبجە و تاوان بەرامبەر بە هەڵەبجە دەتوانم بڵێم وەکو زەمین لەرزەیەک هەمووی دنیای هێنایە لەرزە و زۆر لە وڵاتانی بڕیار بەدەستی دنیا هاتنە سەر خەد لەگەڵ قیژە و هاواری منداڵانی هەڵەبجە و منداڵانی کورد ئەمە بۆ ئێمە جێگەی تەقدیرە یەکێک لە وڵاتانە کە وڵاتی فەڕەنسا بوو دانیان میتران کە بەدایکی کوردستان ناوزەت کراوە یەکێک بوو لە وڵاتانە کە ناوچەی ئامینی سەپان بەسەر عێراقدا و لە دوای کۆڕەوی ساڵی 92 کە خەریک بوو تاوانی دیسان شانزەی سێی هەشتا دووبارە ببێتەوە بەڵام ئەو واقعی کە ئێستاکێ لە کوردستان هەیە ئێمە دەبێت خوێندنەوەمان لەسەر بارودۆخە سیاسیەکەەوە لەسەر هەمە یعنی ئەو بارودۆخە بێت کە لە کوردستان ڕوو ئەدا یعنی من هەمیشە بۆ خۆم ینی یەکێک لە دڵگرانیەکانم یان یەکێک لەگەڵی و گازندەکانم بەرامبەر بە ڕۆشنبیران یان میدیاکاران یان هەندێک لە ئەحزابەکانی کوردستان حتا ئەو تاوان و جەریمانی کە بەرامبەر بەگەلی کوردستان بەرامبەر بە هەڵەبجە کراوە دەیدەین بەسەر قیادە و حیزب و سەرکردەکانی خۆمانە کە دوژمنەکان و نارەکانی کورد بەرامبەر بە هەڵەبجە کردویانە من دەتوانم بڵێم هەتا ئێستایش هەڵوێستی دوژمنکارانە بەرامبەر بە هەڵەبجە بەردەوامە کێیە عێراقە چونکە با ئێمە ئەم واقعە بزانین چونکە ئێمە دەزانین زۆر لە وڵاتانی لە قاڕی دەرەوەی ئەم قاڕی کە ئێمەی تێدایە کۆمک و هاوکاری بۆ هەڵەبجە نێردراوە جگە لە هەرێمی کوردستان حتا ئێستا عێراق و عەبادی ئامادە نین هەڵەبجە بە پارێزگا بناسرێ کە هەڵەبجە کراوە بە پارێزگا و بە هەوڵ و کۆششی پەرلەمانی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی کە هەڵەبجە کراوە بە پارێزگا بە بڕوای من ئەمە ئەگەر هەر هیچی تێدا نەبێ دەعمێکی معنەوی یەکجار گەورەی بۆ خەڵکی پارێزگای هەڵەبجە تێدا بووە یعنی ئەمە ڕەتکردنەوەی ئەو سیاسەتی قات و قڕکردن و
تەقاندنەوە و سڕینەوەی هەڵەبجە بووە کە هەڵەبجە کراوە بۆ پارێزگا ئەمە خۆی بۆ خۆی یعنی شتە لە ڕووی معنەویەوە بابەتی ئەوەی کە جەناب سوال لە من کرد من پێم وایە ئەو پرۆژانەی کە پارتی دیموکراتی کوردستان لە هەڵەبجە کردوێتی من هیوام ئەخواست باسەکان نێنن پێشەوە کە ئێمەسڵەن باسییان بکەین لەبەرەوەی ئەمە شتێک نییە ئێمە منەتی تێدا بەکاربێنین لەبەرەوەی حەقی خەڵکی هەڵەبجە ڕێشتەکان زۆر لەمە زیاتر بەر لەوەی قسە لەسەرەوە بکەیت وەکو حزب چیتان کردووە پێم بڵێ پارتی دیموکراتی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە لایەنێکی سەرەکی حکوومەت هێرێمی کوردستانە وایە بەتەکی چۆن قدرەت و هەیمەنە و توانای خۆتان توانای مادی و معنەوی خۆتان بەکارهێناوە لە ناوم حکوومەتە بۆی خزمەتی خەڵکی ئەم شارە بکەن ئەنی کاک فازیل تۆ ئەزانی لە ڕیفراندۆمە کەمترین ڕێژەی دەنگدان لەم سنوورە بووە تۆ ئەزانی بدڵنیام هەمووتان ئاگادارن خەڵک لەم شارە مهتەم نییە بڕوا بە کارتی بایۆمەتری دەنگدان وەربگرێ ئێوە ئاگاداری ئەم بێزاریە خۆ یعنی ئەمە ڕەبتی نییە ینی من پرسیارم کردو بێزارێکە لە پارتی نییە بێزاری لە یەکێتیە لە پارتیە لە گۆڕانە لە کۆمەڵە لە یەگرتووە لە هەموو حزبەکانە لەم سنوورە با من ئیشارەتێکی واقع بینانە لەسەر ئەم بابەتە بم بە بڕوای من ینی هەندێک لە لایەنەکانی کوردستان کە ئەمە هۆکاری یەکەمە هەندێک لە لایەنەکانی کوردستان ئەوەندەی کاریان لەسەر پەرتوبڵاوکردنی ڕاینەتەوەی ئەم میلەتە کردووە ئەوەندە کاریان لەسەر وێرانبوونی ئەم وڵاتە کردووە ئەوەنە کاریان لەسەر ڕەتکردنەوە و ڕەفزکردنی یەکتر لە وڵاتە کردووە من ئەڵێم یەشتان ئەم میلەتە ئێمە زۆر بە شەهامەتە کە یەکترمان نەخواردووە کە یەکترمان ئیبادە نەکردووە لەبەرەوە ئێمە ئێستا بڕۆ لە هەر حیزبێکی سیاسی لە کوردستان بپرسە هیچ کەسێک لە خۆی بە نەتەوەی و نیشتیمانی تر نازانێ بەڵام هەمومان دەبینین دەزانین ئەدای هەندێک لە کەوادر و لە ئەندام و لە مەکتەب سیاسی و لە پەرلەمانتاری لایەنەکان لە کەناڵەکانی ڕاگەاندن کە بانگ ئەدا بەگوێی ئەم خەڵکی نیشتیمانی کوردستانە چییە ئێمە بە ئاواتۆ بین ڕۆژێک گوێ لە کەناڵێک بگرین هاوارێکی یەکگرتووی و یەکبوونی چین و توێژەکانی خەڵکی کوردستان دواتر پرسیاریەوە شت لێکەم ئەوترێت ئەمە شەر حزبەکانن کەوایان کردووە خەڵکیش بەتەکە لە هۆکار زۆر سپاسەکەم بێگومان من یەک دوو پرسیارما وەڵام وەرنەگرتوەوە دواتر دێمەوە لات کاک فازل کاک نزار جەنابتان بەرپرسی یەکەمی بزوتنەوەی گۆڕانن لەم سنوورە ئەندامی جواتن کە بە شێوەیەک لە شێوەکان بەرامبەرە بە ئەندامی مەکتەبی سیاسی پارتە سیاسەکانی تر کاریکە بە سیستمی خۆی ناوی لێناوە یعنی هەمووتان نەزانن یەکێک لەو شعرانەی کە زۆر ناوبانگی هەبوو شعرێکی مامۆستا ڕەفیق سابیر بوو کەوتی بە تەنیا جێی مەهێڵن ئەم شەو زریان دەیچێنێ بەڵام ئەوترێت هەڵەبجە زۆر بە تەنیا جێ هێڵراوە و ئەو کاتە پێشبینیەوەی کردووە کە بە تەنها جێی بهێڵن پرسیارەکەی من ئەمەیە بە دیاری کراوی دوای 30 ساڵ ئەوەی بۆ هەڵەبجە کراوە و لەو ساتەش شەوەکە بڵێنە 2009 بزوتنەوەی گۆڕان دروست بووە کە نزیکی 9 ساڵێکە کات لە ئاست بەرپرسیارەتی و چاوەڕوانی هاوڵاتیانی ئەم سنوورە بوون کە فترەیەکیش پۆستی پارێزگارتان لابووە بەڵێ من سەرەتا ئەسەری ڕێز و نەوازش بۆ تێکڕای شەیدانی کوردستان و شەیدانی هەڵەبجە دانەوێنم لە ڕاستیە پرسیارەکە و جێی خۆیەتی لەو فترەکە ئێمە 9 ساڵە بزوتنەوەی گۆڕان دروست بۆ ینی لەم 9 ساڵە ئێمە هیچ دەسەڵاتێکمان نەبووە ینی وەکو دەسەڵات لە هەڵەبجە بڵین وڵا پرۆژەکان بە ئێمە کرێیان بە ئێمە ئەتوانین قسەی تیا بکەین حتا ئێمە لە پەرلەمانیش بۆ خۆتەزانی ئۆپۆزیسیۆن بووین ئۆپۆزیسیۆن بوونیش لە پەرلەمان تەنها ئەوە بۆ شەڕکردن لەگەڵ دەسەڵاتە بۆ ئەوەی لە ئەو کار و پرۆژانە کە ئەکرێت لە کوردستانیان ئەو بژە کەیەتە کوردستان کە لە بەقاوە هادەوکات بۆ ئەوەی وا بکرێ بە شێوەیەکی عادیلانە دابەشکرێ بۆ خۆتان نەزانن ینی هەموو شاهدی ئەوەن کە ئێمە لەو فترێک کە ئۆپۆزیسیۆن بووین لە پەرلەمانی کوردستانە چ دەور و کاریگەریەکمان هەبووە لەسەر بە حکوومەتی هەرێم بۆ ئەوەی کە چ شەڕێکمان لەگەڵا کردوون بۆ ئەوەی کە بتوانێت بودجەیەکی شەفا و بودجەیەک بێکە بە شێوەیەکی عادلانە دابەشێ سەر ڕایەوە هەموو ڕێگرانە من ناڕەمەوە تەفاسی لە بەڵام ئەوەی لەو قۆناغەیە تۆزێک بوەستن قۆناغی ئۆپۆزیسیۆن من ئەکرێ بۆ نمونە ئێستا هەڵەبجەیەکدانی شۆ بەدیار بەرنامەکە و پرسیاریەوە کا بڵێ ئێوە وەکو گۆڕان چیتان دەستەبەر کردووە بۆ هەڵەبجە خۆی لە حقەتە ئێمە چیمان دەسەبەر کردو بۆ هەڵەبجە من نامەوێ ینی یەکسەر جوابی ئەو پرسیارە بەمەوە بە تەحدید بەڵام ئەبێ جوابی پرسیارەکە بە عام بێت یانی ئێمە هەڵەبجە لەم 30 ساڵی ڕابردووە یان لە 28 ساڵی ڕابردووە هەڵەبجە کە لە لای بەتایبەتی حکوومەتی هەرێم و ئەو دوو حیزبە بووە بە شێوەیەکی سەرەکی
ئەوەی کە کراوە جێتە محی هیچ کەسێک نییە لە هەڵەبجە، ینی ئەوەی کە کراوە برادرانیش باسییان کرد کە هیچ کەسیان لێ ڕازی نەبوون ئەوەی کە بۆ هەڵەبجە کراوە. ئێمەش وەکو ئەو حیزبانی تر ناڕازی بووین و پێمان باش نەبوو ئەوەی کە کراوە بۆ هەڵەبجەوە پێویست بۆ هەڵەبجەشتی زیاتری بۆ بکرێت، هەرچەندە پێویست ناکە ینی ئەم گلیانە لە حکوومەت بکرێت، چونکە حکوومەتێک کە ماوەی 28 ساڵە ینی هەر گلەی لێکرێەوە هەر گوێی خۆی داخستەوە هەر نایەوێ بیکات و هەر نایەوێ دۆخی خەڵک باشکەوە دۆخی خەڵکی هەڵەبجەش وەکو دۆخی هەموو خەڵکی کوردستانی دیهاتوە بە تایبەتی ئێستا لە هەموو کوردستانە ینی خۆمان نەزانین دۆخەکە چۆنە، خەڵک پارەی نانی پێنێ، خەڵک پارەی ئەوەی پێنێ کە بتوانێت گوزەرانی مناڵەکەی بۆ مەکتەب بەڕێبخە، ئەوانە هەمووی خۆمان نەزانین وەزعەکان چۆن، لەبەرەوە خەڵک پێم وانە ئێستا گلەیەکی مابێت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە حکوومەتێک ئابووشەوە لە ماوەی 28 ساڵانی توانی بە خزمەت بە هیچ شوێنێکی کوردستان وەکو ئێوە وەکو حزب کە من ئەو پرسیارم لە هەمویان وەکو حزب ینی چیتان کردو ئێوە فترەیەک ماوەیەکی باش پۆستی پارێزگار لای ئێوە بووە لە ئەنجامی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوانێکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کراوە، ینی ئاڵوگۆڕی پۆستەکان لەسەر ئەو بنەمایە کراوە، ئێوەش پۆستی خۆتان وەرگرتووە و حزوریشتان هەبووە لە شارەکە، ئایا ئەکرێ ئێوە بڵێن هەموو خەتاکە خەتایەکێتی و پارتیە و یەکگرتووە و لایەنەکانی ترە و گۆڕان لە خەتاکە بێبەریە، یان ئێوەش چمکێکی بەرپرسیارەتی و کەم و کوڕیتان بەرەکەوێت؟ من ناڵێم ئێمە هیچ چمکێکمان بەرناکەوێت، چونکە ئێمە حیزبێکی سیاسی لەم کوردستانە ینی بە ئەوەی کە لە توانامانە بۆ ئەوەی کە ئیمانمان پێی بووە کارمان بۆ کردووە، بەڵام تۆ ئەگەر پارێزگارێکیش لە هەڵەبجە هەبێ ینی ئەم پارێزگارە لە ماوەی 1 ساڵە کە بۆ خۆمانەزانین بە ئێسەی شۆ هێشتا پارێزگاکە پارێزگار نییە، ئەو هەیئەتێک کە بۆ پارێزگار دانراوە تا ئێسش هیچی شێکی پێ ناکرێەوە کەم تەرخەمی کێ بۆچی ئەنجومەنێک ئەوە هەڵبژاردنێکی تراتەوە ئەم شارە ئەنجومەنێکی پارێزگای نییە؟ کاک یادگارمن حەزەکەم ینی مەجالم بی بۆی قسەکان بکەم، لە ڕاستیە کەم تەرخەمەکە کەم تەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستانە، ینی پارێزگایەک بۆ هەڵەبجە بەناو کراوە بە پارێزگار و دوو جێگری بۆ دانراوە، پارێزگار و دوو جێگرەکە بە ئێسەی شۆکە ئێمە قسەی تیاکەین تا ئێستا نەیتوانیوە هەر ناو پارێزگاکە بەڕێوەبەرێتیەکانی ناو پارێزگاکە تەشکیل بکە، لەبەر ئەوە بووە کە حکوومەتی هەرێم نەیویستووە، ئێسەیش ئێوە ڕوونە لاتان بۆ نەیویستووە؟ بەڵێ من حەزەکەم ینی باسی ئەوە بۆ بکەم، چونکە تا ئێسێشی پێوە بێ کە جێگری پارێزگار بە وەکالت پارێزگارە ئێستا ئێسێش نووسراوەکانی لە وەزارەتی ناخۆ حسابی بۆ ناکرێەوە ناخوێنرێت لە وەزارەتی ناخۆ حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ بەتاکید لەوێ هیچ حسابێکی بۆ ناکرێەوە، داوای تشکیلەکە داوای دامەزراندنی مۆزەفەکە بۆ شوێنانەوە داوای بودجەکە بۆ هەڵەبجە هیچی بۆ ناکرێت. کەواتە بۆ گلەی لە حکوومەتی عێراقی بکەین گەروابێ کە حکوومەتی هەرێم دانی پێدانانی حکوومەتی عێراقی بۆ دانی پێدابێت. حکوومەتی ئەو من لە کۆبنەوەی حیزبەکانیش باسم کردووە، پێشتر لەگەڵ پەرلەمانتارەکانی عێراقیش باسم کردووە، بینی هەموو فراکسیۆنەکانی ئەمە گلەی یەکەمان لە حکوومەتی عێراق زۆر کەمترە لەو گلەیە کە هەمان لە حکوومەتی هەرێم. من عەفوم کە ئەگەر بۆەوەی ینی وازەحتر قسە لەسەرەوە بکەین، ئێمە لە حکوومەتی خۆمان کار بۆ پارێزگابوونی هەڵەبجە نەکراوە، ئێمە دوای ئەوەی کە بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە دەرچووە پێویست بوو لە هەفتەیەک دوای ئەوە کە ئێمە لە ئەنجومەنی وەزیران بوون ئەم برادرانیش لێ حزوریان هەبوو، ینی قسە کرا لەسەر ئەوەی کە دوای هەفتەیەک بڕۆن لە بەغا کاروبارەکانی بۆ تاوەکەن، تا ئێسێشی پێوە بێ ئەمری ئەنجومەنێک کە لە پەرلەمانی کوردستان ئیقرار کراوە کە بۆ هەڵەبجە دابنرێت تا ئێسێش ئەمری ئەنجومەنە دەرنەچوو. سوپاس دەکەم کاک ئەحمەد، بێمە لای جەنابەت، یعنی من ویستم باسی ئێوە بکەم و گوێم لە گلەی ئێوە بێ کە حکوومەتی عێراقی بۆچی لە بودجەی 2015 و 2016 و 2017 ئەم شارە بە پارێزگا بە محافظە ناوەهێنێ، بەڵام لە 2018 بە قودرەتی قادر هەڵەبجە لە پارێزگابوون لە حکوومەتی عێراقیەکەوێ، بەڵام کاکنزار ئەڵێت لە حکوومەتەکەی خۆمان حکوومەت هەرێمی کوردستان ئەو پارێزگاری کە ئێستا هەیە لە هەڵەبجە بە وەکالەت نووسراوەکانی حسابی بۆ ناکرێت، یعنی حکوومەت ئێستا لای ئێوە پارتیە، سەرۆکی حکوومەت کاک نێچیرەوان بارزانیە و جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات تاڵەبانیە و پارێزگارەکەش هەر لە حسەیەوەیە ئێستا. ئێوە بۆچی بە دوواداچوونتان بۆ مە کردووە کە بۆچی بۆ شێوەی مامەڵەتان بەچوون زۆر بۆ کردو، من بۆ خۆم 3-4 جار کاقوبات دەبێت، خۆ من وەزیری ناوخۆم نبینیوە، نووسراوەکانی لە وەزارەتی ناوخۆ اعتیباری بۆ ناکرێەوە، هیچ شتێکی بۆ ناکرێەوە، ئەو پرسیارە من ناتوان جێ بم بۆ نایکا بۆ ناکرێت. تۆ ئەڵێ بە دوواداچوونمان کردو، وەڵامی کاقوبات چی بووە؟ کاقوبات هەر ئەڵێ پەلەم مەکەن و چاکەکەین و بەڵام هیچی نەتیجەیەکی نەبووە، من بۆ خۆم 3 جار پێوە کاکە
یا ئەگەر ئەم پارێزگارە بە ئەم پارێزگارە بە وەکالەت قوڵتانیە یەکێکی تر با پێڵم با یەکێتر دابنین بۆ ئەوی حیسەی ئێمەیە بەرکەوتی ئێمەیە با ئێمە لە بەرکەوتی خۆمان یەکێتر تەرشەکەن بیەنێ ئێرە ئەگەر ئەوتان قوبوڵنی ئەگەر قوبولتانە وەرن یا ئیشی بۆ بکەن یا پێمان بڵم با یەکێکتان بۆ دیاری بکەن کێشەکە لەگەڵ شخصەکەی یاخود کێشەکە لەگەڵ حکوومەتیێریەم ئەم شارە بە پارێزگا نازانێت ڕەنگە لەگەڵ شخصەکەوی من پێم بۆم پێوتوە وتم ئەگەر ئەم برادرە بە کەڵک نایە داوامان لێکن باکێتتان بۆ دیاری بکەن ئەگەر بە کەڵی وەرن ئیشەکانی بە ساری مەڵقول ئیشەکانی بڕوات بەڵام دیسا ڕەنگە لەم دوای ئەم نەورۆزوانەوە جوابمان بنەوە کە ئەوەی تر یا ئەیگۆڕن یا ئەمرێک بۆ ئەو دەرەکەن بە پارێزگار چونکە تا ساڵێکیش ئێمە کێشەیەکمانە بوو کە عەبدوڵڵا نە ئیجازەی وەرگرت بوو و نە ئیستیقالەیشی نووسی بوو کێشەکە لای وەزیریشی نم کردووە کە عەبدوڵڵا لەوێ نەچوە ئیجازە بکە عەلاقەی وەکو ئەوەی کاک ئاسۆ بیدار کردی ئیجازەی ساڵێک و دوایی کە ئەو بەڕەسمیوتەر ئیستیقالە کرد نە ئیستیقالەی نووسی بووە نە ئیجازەی ساڵەکەشی کرد بوو هەروە بە هین ما معەلەقی ما بووە ئەو شەی من ناتوانم ساتە شەر بە هەڵوەسراوی ماوە نا تقریبا زانسا اینی کردووە ئێستا ئیستیقالەکەی نووسیوە پێم وایە چونکە داوایان لێکردین کە مرەشەحی تر بنێرین داوایان لێکردوین ئێمەی مرەشا بنێرین ئێمە چوار کەسمان نادووە لە دنیانێکیان کە عەلی خۆیەتی نادوومان بزانین کامیانمان بووەکەن بەڵام ئەو مەفترە زەمەنیە کە کاک نزارە ئێمە هیچ دەساڵمە کاک محافظ بووە کاک عەبدوڵڵا و کە عەبدوڵڵا بە ئێسەیشوە لای کاک وەزیری ناوخۆ ڕەنگە لە کعلی دەسەڵاتی زیاتر پێ بە ئێسەیشوە کە ئێستا کە من و تۆ دانیشتی قسەکەن ئێسەش کاک عەبدوڵڵا ئەعتیباراتی زیاتر هەبێ لە لای وەزیری ناوخۆ تا کاک عەلی لای ئێمە با بڵێن کە ئێستا پارێزگارە بە وەکالەت ئەمە با نەچینە ژێر ئەو دەکاریانە باسی جەنای و باسی ئەوە کرد کە ئێمە بۆ خزمەتی هەڵەبجەمان نەکردووە خزمەتی هەڵەبجە حکوومەتێکە لە حەقەتە ئەوەی کاک فازڵ حکوومەت بەدەستی حزبەوەیە جاگوێ لەم بگرێت با حەزەکە من تۆ ورتر بۆ بڵم ڕاستە حکوومەت بەدەست حزب پێشنیارە کات حکوومەتێک کات کاک فازی کە ئەڵێ ئێمە وەکو پارتیەوەمان کردووم من هەرچی پارەیە کە سەرف کراوێ من پێم وایە هەمووی لە پارەی میزانی حکوومەت سەرف کراوە ئەگینا کەس ناتوانێت لە پارەی خۆی کەس نهاتوە لێرە شت بکات و ئەوانە هەمووی ئەوەیشی کراوەی من معلوماتمەیە جارە ئەوەی جادەکانی ناوە هاواریەکان ئەوە لە میزانی حکوومەت کراوە کاک فازی لەوان ڕەنگەوە بڵێنەوە ڕاستە کاک مەسعود ئەمری کردووە بکرێ بەڵام بە پارەی حکوومەت کراوە کە پارەی حکوومەتەکە بوت بڵێن ئێمە پارتی وای کرد یەکێتی وای کرد کێشەکە لەوەوە هەڵەبجە خزمەت دەکرا من کە یەکەم یارمەتی من کە یەکەم حکوومەتەکە بەهی خۆم نازانم ئەڵێم یەکێتی کردی کاک فازل کە یەکە حکوومەتەکە بەهی خۆی نازانێت پارتی کردی ئەوە نابێت بە خزمەت بۆ خەڵکەکە کاڕۆی هەڵەبجەیەکان باجی ململانی نێوان یەکێتی و پارتی لیان هەموو حزبەکانە دەن هەڵەبجەکان نەکە یەکێتی و پارتی یەکێتی و گۆڕان پارتی و گۆڕان یەکێتی و یەکگرتو کۆمەڵی باجی هەمومانەدەن هەمومان ملمانەوە ئەگەر ململانی حزبینە وایە ئەمە و پارتی یا ئەمە بزوتنەوەی ئیسلامی کاتی خۆی دوایی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی ئەگەر شەرمانەکەدا لەم شارە لە یەکەم ڕۆژۆ کە منەظەمات هاتن ئاوادانی بکەنەوە لایەن هێڵا بێنە ئێرە یا شەڕ بوو کابرا ئامادەنەوەی بێتە ئێرە هەر ئەوە بوو بەس وەڵامی و پرسیارم زۆر بە کورتی بیتەوە ئەوەی کە حکوومەتی یاریە مامەڵە لەگەڵم پارێزگایاناکە وەزارەتی ناوخۆ نایکا زیانی بە ناوچەکە گەیان دووە زۆر بە کورتی حتممە زیانی گیانەوە کابرا داواکاری هەیە بۆم وەزارەتی ناوخۆ چونکە محافظ خۆ دزانی وابەستەیە بۆ کیەکەم وڵات هەر بە شخصی هەچی کراوە بە شخصی کراوە هیچی وەکو پرۆتۆکۆڵی حزبی حکوومەتەکە بە ناڕاستە خۆی هێشتا سەر بە سلێمانی هێشتا سەر بە هێشتا ئەمانی مدیرعامی نییە لەم هەڵەبجە هەموو مدیرعاکەمە مدیرعامین بەڵێ ئەوە بە ئەوەی بزانین سوپاس دەکەم کاک فازل بۆیە ئەو پرسیارم لە کۆتایە دیسان لێ کردەوە ینی وەزیری ناوخۆ لە پشکی پارتی دیموکراتی کوردستانە و ئاماژەی بەوەدا جەختی کردەوە کە دانەنان بەم پارێزگارەی ئێستا زیانی بە ناوچەکە گەیاندووە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە شارەکە هیچ پەیوەندی و ئیتساڵاتێکی خۆتانتان کردو بە داداچوونێکتان کردو کە ئەم پارێزگارە وەکو کاک ئەحمەد وتی یان دانی پێدا بدرێ و مامەڵی لەگەڵا بکرێ یان کەسێکی تر بخەنە جێگەکەی ئەمەتان کردووە من هەندێک گوشە هەیە کاکە یادگار من هیوادارم ئەو وشانە هەر لە ڕاگەیاندن تەرک بکرێ چونکە هەمومان زۆر ئەم واقعە دەزانین دەسڵاتەکان لە هەرێمی کوردستان زۆر بە چاکی دابش کراوە هەمووشمانەزانین لەکوێ کێ پشتی شێری بەرکەوتۆوە شێوەی بەرەو پێچوون و ئاوادانکردنەوە لەو جێگا چییە؟ ئەگەر لە شوێنێک پارتی دەستێکی بە قووەتی ئاوادانی هێنا ئەڵێن بودجێ حکوومەتە باشە خۆ بودجێ حکوومەت هەر لە لای پارتی نییە خۆ ماوەی 2 ساڵ و نیو کاک دکتۆر بەرهەم جێگری سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی حکوومەت بوو چی بۆ هەڵەبجە کرد
ماوەی خۆی لێرە نییە ئەو کاتە بێ خۆیان بە فەرمی جواب بنەوە کەسیان نا من لەگەڵ یەکێتی قسەکەم کاکبەر هەم یەکێتی بۆ کاتە چی بۆ حکوومەت کردەوە وامەکە لای کاک ئەحمەدە لای کاکبەر هەم نییە جەنابی کاک مەسعود پارەی بەدەستەوە بۆ فعلەن پارە هەمووی داهاتیە وڵاتەیە ئەی خۆ جەنابی مامجەلالیش بە ڕەحمەت بێ پارەی ئەم وڵاتی لەبەردەست بووە کە سەرۆک کۆماری عێراق بووە زۆر زیاتریشی لەبەردەست بووە باشە بۆ پارەکانی حکوومەت لای پارتی کاری پێکرێ و خزمەتی پێ ئەکرێ پارەکانی حکوومەت لە لای لایەنەکانی تر بە تایبەتی یەکێتی بۆ کاری پێ ناکرێ خۆی ئەبێ خەڵک ئەمە بزانێ و ئەبێ ئێمەش ئەم واقعە بڵین یەک بابەتی تر زۆر گرنگە وەڵامی پرسیارەکەم بیتەوە زۆر مەبەسمەوە ئەو وەڵامە بزانم چونکە کامەیە یعنی کارەساتە تا ئێستا حکوومەتی هەرێم مامەڵە لەگەڵ پارێزگاری ئەم شارە ناکەوە کێشەکان ڕێککەوتون لەسەر لە بێگۆڕانی و یەکێتی ڕێک ئەمە دوو بابەتە حەزەکەم بزانی بابەتێکیان عیلاقەی بە کێشەی ناوخۆی یەکێتی خۆیەوە هەیە نەک لە لای وەزیری ناوخۆ چونکە هەتا ئێستا لە ڕووی یاساییەوە کاک عەبدوڵڵا نەورۆڵی پارێزگاری هەڵەبجەیە نەک کاک عەلی ئەوە ئەبێ یەکێتی خۆی ئەو بابەتە دوو یەکلا بکاتەوە ئەبێ ئەمە خەڵکی هەڵەبجەوە خەڵکی کوردستان ئەم واقعە بزانن کاکە یادگار لە سنووری پارێزگای هەڵەبجە لە سنووری پارێزگای سلێمانی بە ئیدارەی ڕاپەڕین و گەرمیانەوە لە جێگری سەرۆکی حکوومەت و پارێزگارەکانەوە تا کارگوزارەکان پۆلی یەکێکی پارتی تێدا نییە یعنی بۆچی خراپەکە هینی پارتی و چاکەکە هینی ئەوانە ئەمە بەڕاستیەکەی وانە خەڵکی کاک فازڵ خەڵکی ئەم شارە بێزار بوون لە ئەوەی کە حزبەکان خەریکی یەکتر تۆمەتبارکردن با ئێمە هەر وەکو کورد ئەڵێت کای کۆن بەبان نەکەین ینی لێرە بەنیازن چی بۆ ئەم شارە بکەن بەنیازن بە دوواداچوون بۆ بەجددی لەم بەرنمەیەوە بەڵێنەوە بێت ئەم پشتی بکرێت ئەم بەڕێزانە لە کۆبوونەوەی حیزبەکان دانیشت بووین ئەمە خۆیان حزوریان هەیە جەنابی کاکشی حەسەن لێرانی ئەڵێن تەندروستی تاوانیە هیوادارم تەندروستی باش بێت من یەک کەلیمەم ئەرزی ئەم برا بە ڕێزانە کرد وتم کاکە ئەگەرتانەوەی هەڵەبجە پێشکەوێ پارێزگار بۆ ئێمە هەموو پۆستەکان بۆیەوە بۆی ئێمە بتوانین شەرعیەتێکمان بەدەستەوە بێ خزمەتی ئەم شاری پێ بکەین کێشەی ئەم برادرانە ئەوەیە نە لەگەڵ ئێمە کاریان پێکرێ نەبەبێ ئێمە کاریان پێکرێ حکمت چیە لەوەی پارێزگار پارتی هەڵەبجە واقعی حکمت چیە لەوەی کە پارێزگار پارتی بێت دەعمەکرێ و پاری لە بەردەستە بێ بەڵام ئەگەر لایەنێکی تر بێت لە مەسەلەکە گەڕێتەوە بۆ ئیرادەی کارکردن من هەرم کەلیمەی یەک کەلیماڵێ من حەزەکەم بپرسم جیاوازی چییە لە مابینی پارێزگاری سلێمانی و پارێزگاری هەولێر بۆ خزمەتگوزاری لە هەولێر هەیە بۆ لە سلێمانی نییە ئەمە خەتای پارتیە یان بودجەی پارێزگا هەموو پارێزگاکانی عێراقبارێمی کوردستانەوە لە لای پارێزگارە حکوومەت بودجەی پارێزگای سلێمانی زۆر سپاس دەکەم کاک زمناکۆ بێمەوە لای جەنابتان ینی پرسێکەیە کە ئەمەوێت هەمووتان ڕێیتان لەسەری هەبێ و بزانم ینی چۆن لێ ڕوانن ئەوترێت کە سبەینێ یەکەم وتار لە یادی 30 ساڵەی مەرگەساتی کیمیابارانکردنی هەڵەبجە وتاری حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ینی من ئێمە تێگەیشتین کە لە دوای ڕێفراندۆم و بە دیاریکراوی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئیتر تەواوەتانێ فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان و بوجە و موچە و نازانم هەموو شتێک خەریکاکرێ بە مەرکەزی لەلایەن حەیدەر عەبادیەوە بەڵام خۆ ئەمە لە دەسەڵاتی ئێمە و لە دەسەڵاتی کورد و لە دەسەڵاتی ڕێکخەرانی ئەم مەراسیمەی سبەینێدایە یعنی حەیدەر عەبادی ئەو کەسەیە کە ئامادە نەبووە دان بەوەدا بنێت کە قەرەبووی ئەم شارە بکرێتەوە حەیدەر عەبادی ئەو شخصەیە کە ئامادە نەبووە وەکو سەرۆک وەزیرانێکی عێراق جیاواز لە سەرۆک حکوومەتەکانی پێشخۆی داوای لێبوردنێک لەم شارە بکە ئەڵمانیا تا ئێستش قەرەبووی جووەکان و جوولەکەکان کاتەوە و داوای لێبوردنیان لێکا و هەر لە سەریان کەوتووە تورک و ئەرمەنەکان کە دانی پێدانانێ هەموو دنیازانێت چی ڕووی داوە حکوومەتی عێراقی تا ئەم ساتە 50 ملیار دلار قەرزاری حکوومەتی دەوڵەتی کۆیتە و تا ئێستش قەرەبوویان نەکاتەوە بەڵام عەبادی مزگێنی و دیاری بۆ ئەم شارە ئەوەیە کە لە بودجەی 2010 ناوەکەی دابردووە و بە پارێزگا ناوی نەهێناوە کەچی یەکەم کەس یعنی وتاری ئەوە خوێنرێتەوە بەو دەرەجەیە ئێمە بێ ئیرادە بین یان بۆچی ئەگەڕێتەوە وڵاجا ینی کۆمەڵەش دەوە پێشم پرسیارەمە فڕزوا بوو ئێمە کۆی کە موقعێکی مەسئولیەتمانەیە و یەکگرتو لێرە ڕوونیکەینەوە ینی ئەم شارە مێژوویەکی تێپەڕ کردو ینی تۆ پرسیاری ئەوەت کرد لە من ئێوە چیتان کردوات مەسەر وەڵامەکەی و گۆڕیت ینی مافی ئەوم هەیە ینی ئەگەر بە کەمێکیش بێ ڕوونی ئەو بکەم کە ئێمە وەکو یەکگرتو لەم شارە چیمان کرد ئێمە لە دوو لایەنەوە ئیشمان کردووە لەسەر ئەم شارە لایەنێکیان ڕەنگە هەموو لایەنە سیاسیەکان
شایەتی ئەوەمان بۆ من کە چەند بە پرسیارانە لە کاتی شەڕی ناوخۆ و نەهامەتیەکانی ئەم شارە چەند بە پرسیاران و مەسئولانە تەعاملمان کرد لە ڕووی ئاوادانکردنەوە حەزەکەم ئەوە هەر بە بیری جەنابەت و هەموو بینەران بێنمەوە یەکەم ئامێری پاکردنەوەی ئەم شارە بۆ شارەوانی هەڵەبجە ئێمە دابینمان کرد یەکەم لایەن بووین کە توانیمان لە ڕووی ینی پارەت دابینکەین بۆ ئەو کاتی هەڵمەتێکی وەزارەتی ئاوادانکردنەوەی کوردستان هەبوو بۆ پاکردنەوەی کۆڵانەکانی هەڵەبجە کە هێشتا پاک نەکراوە ئەمە یەکەم لایەن کە توانیمان بودجەمان بۆ دابین کرد یەکەم لایەن بووین لە کاتی نەهامەتی و مەرگەساتی شەڕی ناوخۆ و نەبوونی خەڵکا توانیمان خەسخانی شفابێنی ئەم شارە بەدەیان هەزار کەس سوودمەند بێ یەکەم لایەن بووین کە توانیمان دەست بگرین بەستر بە باڵی ئەو مناڵانەی کە لە شەڕی ناوخۆ و کاک ئەحمەد خۆی وتی لە ململانەیەکێتی و پارتیە بێدایک و بێ باوک بوون یعنی ئەمانە شتیانێکن کەس ناتوانێت لێ بکات لە کاتێکا ئێمە بەرپرسیارەتێکی ئیداریمان لە ئاستی کوردستانە لە سەرشان نەبوو لەبەرەوە بێ ئەم مەلەفانە لە یەک جیاکرێنەوە ئێستاش کە واقعێکی نوێ لە کوردستانە هاتووە ئێمە ئەبێ باسی دوو مێژوو بکەین لە هەڵەبجە مێژوویەک دوای پارێزگابوونی هەڵەبجە مێژووکیش پێش پارێزگابوونی هەڵەبجە لە پێش پارێزگابوونی هەڵەبجە چۆن بۆ لە دوای پارێزگابوونی هەڵەبجە چۆن بۆ ئەگەر پێش پارێزگابوونی هەڵەبجە کۆمەڵی مبەڕیرات هەبوو بێ شەڕی ناوخۆ و دوو ئیدارەی و ئەم جۆرەشتانە لە 2003 بە دواوە با بڵین لە 2004 هەتا 2011 هیچ گرفتێک نەبوو لە ئارە و زۆرترین بودجەی کوردستانیش لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێم کە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان بوو ئایا بەقەدەر قورسایی دەسەڵات و پارە لە بەردەستی ئەم دوو لایەنە شتیان کردووە بۆ هەڵەبجە ینی ئەوە کراوە کە خۆیان خۆیان ئەڵێن نەکراوە بۆ نەکراوە ینی ئەبێ بگەڕین ینی کاک فازیل ئەڵێ ئەگەر محافظ لە بەردەستی ئێمە بووە ئێستا ئەمەم شارە نەوەیەکی کە بوو ئەی با ئەگەر محافظ لە بەردەستانە نەبووە شارەکە نەوەی کە بووە ینی ئیلا ئەبێ خۆت پۆستەکە هی خۆت بێ ئەنج ینی ئەوە بکەی ئێمە لە مێژووی دوای پارێزگابوونیش هەر ئەم حاڵەتە هەر ئەم تەڵەبە پۆستیە وای کردا پارێزگای هەڵەبجە تا ئێستا اعترافی پێ نەکراوە ئیشەکانیشی نەچوەتە پێش ئەگینا ئێمە لە چوار ڕێککەوتنی لایەنەکان لە ناو پارێزگای هەڵەبجە و ئەخیر جاریش کە هەموو حیزبەکان ئیمزایان کرد خۆ کاک فازیل خۆی وجودی هەیە کاک فازیل خۆی هەڵی وەشانەوە لەبەرەوە ڕازی نەبوو کە نوێنەری خۆشی ئیمزای کرد کۆبوونەوەکانی کەش هەریەکە بە بویانێک و هەریەکێ بە شوێنێک هەڵ ینی لەبەر ئەم حاڵەتی ئایا پۆستەکەی من وابێ پۆستەکەی ئەوە بێیان ئەگەر من بەرپرسیارەتەکەم وابێ خۆمان واقعەکە زانین ئێمە لە بیدات پرۆژەیەکمان تەقدیم کرد وابزان مڕاعاتی هەموو ئەم شتانەمان کرد ئەگەر ئەو پرۆژەی ئێمە بە شایەتی خۆشیان چ پارتی دیموکراتی کوردستان چ یەکێتی نیشتمان کاک نزار کە خۆیان وجودیان هەوە من خۆم لە هەموو کۆبوونەوەکانە وجودمەوە تەرحمان کردوە ئەزانم ئێستا هەنگاوێکی باشترە چوە پێش بەڵام هەر ئەو ململانێ و سیراعای کە لە بینی بەتایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەبووە نەهێشت ئەو پێشە بشێت ئەتوانم شتێکی کەش بڵێن یەکەم ڕێکەوتنیش بابەشی کاک نزاری شێرتێ بکەین خۆجیە حزورتان هەیە تکایە باش ینی من لە بیدایەتی بەرنامەکە وتم بە شانازیەوە هەوڵە دەم نوێنەرایەتی هاوڵاتیانی ئەم شارە بکەم لە پرسیارەکانم بۆی ئەبێ منەوە پرسیارانم یعنی ئێوە لەم حکوومەتە خۆجیە حزورتان هەیە لەکوێ حزورمان هەیە لە هەڵەبجەیەوە حزورتان باش ئەخر مەبەستم وەیە لەکوێ ئیداریەکە حزور باشە جێگری پارێزگار سەر بە چلایەنێ باشە جێگری پارێزگار چ بەشێکی لای ئێمە نازم تۆ پێم بڵێ جەمسا پێتەڵێم تۆ ببزانی کاتێک بە پرسیارەتەکە ئەتەوێ بڵێ کە ئێوە هیچ دەسەڵاتێکتان لەم شارە نییە باسەکە دەسەڵات نییە باسەکە دەسەڵات نییە تۆ بێ لەوە بتێگەی کاک ئەحمەد هێزێکی سیاسی باڵادەستە ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانە هەتا ئێستا ناتوانێت ئەبە خۆی جوابیایەوە کە بۆچی ناتوانێت فەرمانی بە پارێزگاکەی خۆی دەرکات ئیتر تۆ پرسیارە لە پەرلەمان بوون لە حکوومەت حزورتان باوت بۆڕونکەوە جەنابی مامۆستا سەلاح الدین محەممەد بادین یەکێکە لەو شخصیەتانەی کە هەموو پارتە سیاسەکانی کوردستان احترامی ئەگرن بۆ قووەتی خۆتانتان بەکار نهێناوە پرسیار خوا با وەکو دەرەنجامی ئەم پرسیارم ئێوە لە هەڵەبجە چەند دەنگتان هەیە باسی دەنگەکەم باسی لایەنگر ناکەم باسی ئەوەش نەکەم چەند دەنگتان هەیە بە نزیکەی ئێستا ئەمە نزیکی 9,000 و تقریبا 300 دەنگمانەیە ئەم 9,300 دەنگە ئەگەر بە خێزان و ئەوانەی کە مافی دەنگدانیان نییە ڕەنگە بگاتە نزیکی 20,000 کەسێک باش نەتانتوانیوە 1000 کەس لەم شارە کۆ بکەنەوە خۆپیشاندانێک وەکو خۆتەڵی لە دژی یەکێتی و پارتی بکەن کە خزمەتی ئەم شارە ناکەن و کە ململانەکانی نوای کردووە شارە خزمەت نەکرێت ئەخر ئەوش مبەڕێری خۆی هەیە واز بێنین کە گلەیی بکەین با من باسەکە لە گلەی دەرچم ینی ئەم گلەی و گازەنجە بخێنە ئەو لاچکە من هیچ ینی قسەیەکم نییە کاتێک کاک ئەحمەد دەڵێن پێشنەکەوتنی ئەم شارە بەوەی ململانی پارتی و یەکێتی تراوە وەڵامە ینی پێویست ناکەم من هیچی کەی لەسەر بەڵام حەزم کرد لەو ڕۆمێژووی موقعی ئێمە وەکو یەکگرتوو لەم شارە بەقەدەر ئەوەی کە هەین ئەمانەمان کردووە کە لە ئاسی بەرپرسیاتی ئیداریانە بووین ئێستش کە جێگری پارێزگارمانە حەزەکەم زانین پارێزگار کە دوو جێگری هەیە هەردوو جێگری هەر یەکی ئیشێکیانەیە یەکیان ئیشی ئیداریە یەکشان ئیشی
ئاوەدانکردنەوەی یان با بڵێن بە معنای ئیداریەکەی لایەنە هونەریەکەی هەیە. ئێمە بەرپرسیارەتمان لە لایەنە هونەریەکە هەیە. ئەو بودجەیە کە بۆ پارێزگای هەڵەبجە دیاری کراوە لەژێر دەسەڵاتی جێگیری پارێزگاری حەزەکەن یەک کەس لەم پارێزگاری هەڵەبجە کە ئەڵین پارێزگای هەڵەبجە بۆی مافی شارەکانی ئێمە بەسمانەوەی سنووری ئیداری پارێزگای هەڵەبجە بە هەڵەبجە خۆی بە سیروان بە خورماڵ بە بیارە بە تەوێڵە بە هەموو لادیەکان کە باسی پارێزگای هەڵەبجەکەن مەسڵەن ئەوەیە نەکەن ناو شاری هەڵەبجە. ینی لەو بودجەی کە هاتوۆتە بەردەسی جێگیری پارێزگاری ئێمە وەکو سەرپەرشتیاری یان وەکو بەشی هونەری کەم تەرخەمیەک هەبوو بێ بە دوواداچوونێکی نەکرد بێ لە ئاستی پێویستان نەبوو بێ من پێم باشە ئەو جەماوەرەی کە نوێنەرەکەی ئێمەی بینیوە لە ئیدارە خۆیان شایەتی بن لەسەر ئەوەی ئایا نوێنەرەکەی ئێمە کەم تەرخەم بۆ یانە ئێمە ئەگەر خۆمان بەردەوام بە دوواداچوونمانێ دڵنیاتەکەم ئەگەر نوێنەرەکەی ئێمە بە دوواداچوون لە ئەنجامی بە دوواداچوونەکانمان کەم تەرخەم بۆ هەرگیز دێمان قوبڵ نەیە. زۆر سپاس دەکەم کاک زمناکۆ. کاک نزار ئەو پرسیاری لە کاک زمناکۆم کرد هەمان پرسیار ینی ئەوترێت حکوومەتی عێراقی کاک ئەحمەد هەمان شتی دووپات کردەوە کاک فازڵ هەمان شتی دووپات کردەوە ڕەنگە ئەگەر ئەو پرسیار لە کاک زمناکۆ بکەمەش دووپاتی بکاتەوە کە حکوومەتی عێراقیش بەرپرسیارەتی بەرامبەر بە هەڵەبجە کەمتر نییە لە حکوومەتی هەرێم. بەڵێ بێگومان ینی ئێوە چۆنە ڕوانە هەڵوێستی حکوومەتی عێراقی بەرامبەر بەم پارێزگایە کە خۆتان هەڵەبجەین هەر لە مەسلەی بودجە و دابینکردنی هەر تاگاتە ئەوەی تەنانەت ئێستا ناوی تایتڵ و پێشگیری پارێزگای شیان لێ کردوتەوە. من حەز ناکەم ینی بڕۆین بۆ ئەو باسەکە مەسەی حکوومەتی عێراقی چۆنە لەگەڵ ئێمەیان چۆن ئیشەکە بۆ هەڵەبجە چونکە ئەوە ینی ئەو مەسئولیەتە کە لەسەر شانی حکوومەتی هەرێمە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە ئەو کۆوەنیەکە لە عێراقا ئێمە بۆ خۆتە زانین چەند ساڵە داوای سەربەخۆی و داوای جیابوونەوە و داوای ئەوانەمان کردووە لە عێراق و خۆمان بە بەشێک لە عێراق نەزانی و زۆر جار وتومانە ئێمە پێویست ناکە هەر ئاڵای عێراقیش لێرە هەڵبکرێ بۆیە ئێمە ئەو ئەرکە ینی زۆر لەسەر حکوومەتی عێراقی نیە ئەو گلەیە زۆر لە ڕۆی لە ڕووی قەرەبووکردنەوە لە ڕووی لە ڕۆ معنەوەکەەوە داوای لێبوردنکردن ینی ئەمە ڕەبتی نییە جاری وایە دوو وڵات تاوان بەرامبەریەکەکەن باسی ئەوە قەرەبووی ئەکاتەوە قەرەبووەکە جیاوازە مەسەلەی قەرەبووەکە ئەوە پێویستە ئیشی بۆ بکرێت بۆ قەرەبووی ئێرە بکرێتەوە بەڵام ئەلبەتە ئێمە ئەویش هەر ئەرکەکەی لەسەر حکوومەتی هەرێمە کە بڕوە پارێزەرێکی باشی خەڵکی کوردستان بێ و لە پەرلەمانی عێراقیا شەڕیەوە بکە کە چۆن قەرەبووی خەڵکی کوردستان زۆرتان هەیە کاک نزار ینی بڕاتە بێ بمبورێ ینی قسەکانتان پرسیاری تایە بێ من پرسیارەکە پەرلەمانە ئێوە جێگری سەرۆکی پەرلەمانن کۆمەڵێک پەرلەمانتاری چالاکتان هەیە لەناو پەرلەمانی عێراقا یعنی منطقی تایە تۆ بڵێ ئەبووە حکوومەتی هەرێم بیکات و خۆشتان لەناو پەرلەمانی عێراقن و ئەتوان دەنگتان هەبێ ئەتوانن کاریگەریتان هەبێ بڵێ بە هەموو پەرلەمانتارەکانی هەر هەموو لایەنەکانەوە تەنها ئەرکی پەرلەمانی ژنیە ئەرکی حکوومەتی هەرێمیشە لەگەڵەوە کە کارکا بۆ هەڵەبجەوە نەکراوە لە چەند ساڵی ڕابردووە تۆ بتەوێت لە دوو خولایەمە بەشدار بووین هەموو شتەکان وەکو یەکدا بەشکرێ ئەمە زۆر جۆرێکە لە نائەدالەتی و جۆرێکە لە بێویژدانی من ئەوە ئەبینم کە ئێسا کە هەموو شتەکان وای لێ هاتووە ینی دابەشەکرێ بەسەر هەمووی وەکویەک ئەوە وانە ئێمە دوو خول بەشداری پەرلەمانی عێراق من وتم لەو دوو خولە کە ئێمە لەوێ بووین لەو دوو خولە بە شاهدی هەموو ئەوانەی کە ئاگایان لە کاروباری پەرلەمانی وانە هەیە بزانە ئەوانەی کە نوێنەری ئەمە بوون لە بەغابزانە چۆن کاریان کردووە بۆ هەموو کەیسەکان نەکتەنها چی کراوە لە هەموو بوارەکانە کار کراوە بۆ ئەوەی کە مافی خەڵکی کوردستان وەربگیرێتەوە ینی من باسمان لەسەر هەڵەبجە ینی بۆ هەڵەبجە ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان کاتێک بۆن بەرپرسێک دێتە ئەم شارە جەنابتان ئەندامی جواتن جەنابتان بەرپرسی یەکەمی بزوتنەوەی گۆڕانن سبەینە سیمینارێکی گەورە کرد پارتە سیاسەکان باڵکەن هەڵەبجە یەکە لە سێڵی کاک نزار ئێوە وەکو گۆڕان چیتان بۆ ئێمە کردو لە پەرلەمانی عێراقیان لەکوێ لە هەموو شوێنێک ئێمە کە کاتێ کاک یوسف سەرۆکی پەرلەمانی کوردستان بووە لەو کاتە لێرە پرۆژە بریاری بە پارێزگابوونی هەڵەبجە و ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەی دەرکردووە ئێمە نوێنەرەکانمان ناو پەرلەمانی کوردستانە ئەوەی کرابێ بۆ پارێزگاریکردن لە هەموو خەڵک دیفاعکردن لە هەموو خەڵکی کوردستان درێخیان نەکردووە بەڵام بتەحدی تۆ لە ناو حکوومەتی مەلموسنین ئەگەر عفونکەی کاک من ئاوا بەرنامە وای بێ ینی بەڕاستی ینی هێنەمەیە لە سەر تۆ منە بەی بۆ هەنێ شوێن یانمەخێتۆ لە پرسیارێکی زۆر وازە وەکو گۆڕان چیتان بۆ هەڵەبجە کردووە هیچی ترم باشە من جواب تەیە ئەمە لە حکوومەتەکەن تۆ نایڵی من جوابەکەی خۆم بە جوابێکی پرسیارێکی فەرەکەی
ئێمە لە کوردستانە دیارە یعنی هەمومان نەزانین مەگەر یعنی خۆمانی لێ گێلکردن داهات لە لای کێ و خەرجکردن لە لای کێ یعنی ئەمانە لە هەموو دنیا لە هەموو حکوومەتێکا لە هەموو ڕێکخراوێکا لە هەموو حیزبێکە داهات و ئەمری خەرجکردن لای هەچ کەسێ بوو دەسەڵات لای ئەو کەسێ و کەسە ئەتوانێت خزمەتی خەڵکە ئەو کەسە ئەتوانێت عادیل بێ لە شتەکانە ئەگینا خەڵکی تر ئەبێ شەڕی ئەمانە بکات خۆ ئێمە لە پەرلەمانی کوردستان بووین نەچوین بتەحدید بڵێن ئەوە فلانەشت بیکەن بۆ هەڵبجە لە بەرەوەی ئەمە داوایەکەین ئەگەر ئەمە نەکەنیتر ناکرێت و دنیا وێرانە بێومانە ئێمە چوین شەڕمان کردووە لەسەرەوە کە داوای ئەو شتانەمان کردووە بۆ هەموو خەڵکی کوردستان و بۆ خەڵکی هەڵبجەش لە زمینیا بەڵام تۆ پارە و دەسەڵات لای هەچ کەسێ بوو پارە و خەرجێک ئەمری سەر لای هەچ کەسێ بوو ئەوە ئەتوانێ بڕیار بات نەک ئێمە بتوانین بڕیار نعفون کە من مابوو من کورتی بێت چکە کات زۆر هەر جوابی ئەوەی کە ئێمە بۆ ئەم حیزبانە نەماتوانیوە لێرە خزمەتکەین قسەکی کاکفازیل خۆی جوابی ئەو قسەیە کە هەچ کەسێک فەرمانبەری ئەوان نەبێ هەچ کەسێک پارتی خۆی داینەنێ یان پارتی نەبێ مەسئولی پارتی نەبێ ئەوان نایڵ خزمەت بکە یعنی ئەم قسە بە ئاشکرا دیارە هەر کاگەنی پارتی دموکراتی کوردستان ڕێگرە لەوەی کە خزمەتی هەڵبجە بکرێت قسەکەی کاکفازیل خۆی واڵێ ئەڵێ ئەگەر بیانێشتایە پارێزگارەکە هین ئێمە وایە ئەمە خزمەتی هەڵبجەمانە کرد کەواتە ئەگەر ئەمان خەرجی و سەر وەکوتم هەم داهات هەم ئەمری سەرفکردن لە لای ئەمانە ئەگەر پارێزگارەکە باین ئێمە بێ باین یەکگرتووی ئیسلامی باین یەکێتی بە ئەگەر ئەمان لەوێ بیانەوێ بجە نەخەنە بەردەسی وە دەسەڵاتی پێنەدەن بۆ سەرفکردنی لە شارەکە ناتوانێت شتەکە ڕاستی ئەمە یەک ساڵی لێ پارێزگار من پرسیاری دیکەمە بوو دیارە ئەمە پرسیارێکە ڕوبەڕووی تۆوە بێتەوە ینی ئەڵێن ئەوە خۆی وەڵامە کە بۆچی حزبەکان نەیانتوانێت خزمەت بکەن چونکە ئەگەر پارتی مەیلی بێت ئەتوانێت ئەم شارە خزمەت بکرێت و ئێستا مەیلی نییە بۆی ڕێگریەکە لەوەی کە شارە خزمەت کاکە یادگار من حەزەکەم ئەم قسەیە هیوادارم هەموو کەس گوێی لێم بێت ئەم بەڕێزانە ئامادەنین یەک پۆلیس دەست لێ هەڵبگرن پۆلیسێکی پارتی لە جێگەی بێ بەڵام کار دێتە سەر مەسئولیت ئەرێ وەزیرەکەمان و سەرجێگری سەرک حکوومەتەکە و پارێزگاکە و ئەمانەمان هەمووی بێدەسڵاتە باشە یعنی بێدەسڵاتە بۆ کار لەم حکوومەتەیەکە من وەکو پارتیەک ئەڵێم ئەگەر بەیانی بەڕێوەبەری ناحەیەکی پارتی لێرە بەڕێوەبەر بێ و بێدەسڵات بێ بەیانی زوو ناڵم چێت بۆ سەردەوامەکەی ئەمە لایەک لای دووهەم ئەوەی کە لێرە ئاوەدانکردنەوەی تووشی فەلەجی کردووە عیلاقەی بەو کێشە ناوخۆی یەکێتی و بزوتنەوەی گۆڕانەوەیە نەک پارتی یعنی بۆچی کێشەی ئاوەدان نەکردنەوەی هەڵەبجە بدرێ بەسەر پارتی پارێزگارە پارتی ئەخرخۆکا کە ئەمە واقعەکە لە هەموو دنیا حکوومەت و ڕێگریەکەن لەوەی باشە چی بەرپرسێکی ئیداری لە بزوتنەوەی گۆڕان ئەم بەڕێزانە باسی ئۆپۆزیسیۆنەکە کاتی ئۆپۆزیسیۆن بوون ئەیان و پارتی و یەکێتی دەستان بەسەر هەموو جونگەکانی دەسڵاتی ئەم وڵاتا گرتۆ ناڵنێمە بینە حکوومەت کە هاتنە ناو حکوومەت وەزیری دارایی گۆڕان بوو سەرۆکی پەرلەمان گۆڕان بوو بەشێک لە وەزیرەکان گۆڕان بوو هەموو خەڵکی کوردستان و دنیا بینیمان ئەم وڵاتیان تووشی چی دەردوو پەتایە کرد کاکە بۆ ئێمە واقعەکە نەڵین ئینسان ئەگەر کفری خوۆش بە ڕجوع بووە خوا عفویەکە با بەخۆ عیب نییە ڕجوع بوونەوە لەو هەڵانەی کە بەرامبەر بە خەڵک کراوە کە لە پەرلەمانە کرا کە لە وەزارەتا کرا ئەگەر وەزیری داراییەکە گۆڕان بوو ئێساکێش کە گەڕایەوە و وازی لە بزوتنەوەی گۆڕانێنە گەڕایەوە سەر وەزارەتی دارایەکەی کاکە ئێمە با نەکەوینە ناو سراعێکی سیاسی میلەتەکەمان تووشی دەردێکی ئەم جێگەی کە بەڕاستی یادەوەری هەڵەبجەیەکە ئەدانی چی نەخوا و نەخوێنی شەهیدانی هەڵەبجە لێمان قبوڵ ناکە ئێمە ناڕاست بەم خەڵکە بڵین ئاوەدان نەکردنەوەی هەڵەبجە کە وەکو پێویست ئەڵێن نەکراوە بەڵام ئەوەی کە کراوە و جێگەدەستی ئێمەی وەکو پارتی بە عەلەنی تێدا دیارە ئەوەی کاکە زمناکۆ کە ئیشارەت پێکاوەڵا ئەگەر نازانم مەسلەی ئەنجومەنی پارێزگاکە ئێمە خۆمان لەغامان کردووە من چەندی جار وتومە من یۆنێری پارتیم لێرا کاکە یادگار وتومانە پۆستێک ئێستا ئەم بەڕێزانە باسی بێ ئیرادەی و بێدەسڵاتی بەرپرسەکانی خۆیانەکەن ئێمە نامانێت تووشێ و بێ ئیرادەیە ببین پۆستێک ئێمە کە لێران نەتوانین کاری پێ بکەین خزمەتی وڵاتیانی خۆمانی پێ بکەین نامانەوێت ئەو پۆستە و بارێکی ئەمان بێ بە شەرتی خزمەتی خەڵکی پێ بکەن من چەندین جار وتومە کاکە پۆستەکانی ئێمەش بۆ ئێوە من لە وەکیلی پارتی پێتانە بەخشم بەڵام بە شەرتی فەرمونون خزمەتی خەڵکی پێ بکەن نە ئەمە ئەکەن نە ئامادەن ئێمە نابێ پارێزگار بین نابێ قایمقام
بین نابێ مدیری شوردە بین نابێ مدیری ئاسایی بین نابێ مدیری سەحابین بەڵام ئەڵێن وەرن ناو ئیدارەکەەوە کاکە بێ من کوێی ئیدارە سپاس دەکەم کاک فازل کاک ئەحمەد بێمەوە لای جەنابەت یەکێک لەو هاوڵاتیانەیە میێوارەیە من لەناو هەڵەبجە دوانم ئاماژەی بەوە داوتی ینی لە نزیکی 3 بۆ 6 مانگە 9 کەسی تیا ینی کوژراوە و خۆی کوشتووە وتی شیرازەی کۆمەڵایەتی لەم ناوچەیە بە شێوەیەک لە شێوەکان لە بەردەم مەترسیە وتی پێشێلکاران وەکو پێویست سزا نادرێن ینی نوێترین شت بۆ یان پرسیارە لە جەنابتانەکەم کە جەنابتان نوێنەرایەتی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارێزگاریش لای ئێوەیە ئەم پرسیان ڕەبتی بە وەزارەتی ناوخۆ حکوومەتەوە نیە لێرە ئەتوانن دەسەڵاتەکان بەکاربێنن یعنی شوێنەواری سەنگی سیا و لە نارنجەڵی هۆرامان دوێنێ پەقێنراوەتەوە قسە لەسەر ئەوە هەیە کە تاڵان کراوە کەس نازانێت کێ کردی چۆن کرا بۆ کرا تەنانەت وەڵامی ڕاگەیاندنەکانیش نادرێتەوە کۆی ئەمانە یەک پرسیارم هەیە لە ڕووی ئەمنیەوە هاوڵاتیان ناڕازی هەست بە ئارامی ناکەم وەڵامی جەنابتان چیە پێشوی وەڵامی وە جەناوی بمەوە من دوو قسەی کاک فازیل جواب بدەمە چونکە بەڕاستی ناکرێت کتن بکرێتوانە کاک فازی وتی ئێمە مامجلال خزمەتی هێرەی نەکردووە کاک مەزۆت کردوێتی یارە کاک مەزۆت سەرۆکی هەرێم بووە سەرۆکی پارتی نەبووە مە یەک مامجلال هەموو ماڵە شەهیدەکان یەکی 10,000 دیناری سویسری کە پارەی و کاتەس بین بووە یەکی 10,000 دیناری دانێ بۆ کردنەوەی خانوو ئەمە یەک دوو کاک فازیل وتی لە سلێمانی و لە هەولێر بۆ لە هەولێر ئەکرێ بۆ لە ئەم ئەزمەی اقتصادیە لەم قەیرانە کە قەیران بووە سلێمانی لە سا حەبەی بودەی بەسەر کراوە هەولێر لە سا 1970 بۆ سەرف کراوە لەبەرەوە بۆ یەکری ئەم بۆی ناکرێت ئەمە دوو جوابەکەی جوابی پێ نییە مەسەلەی ئەمنی ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ ئەوە چوار زایدە حیزبەکان هیچ کۆبوونەوەمان بۆ لە مەحافەزە هەموو حیزبەکان بە بجەجگە لە من کە قسەم نەکردووە هەمویان دەستخۆشییان لە ئەمنی شارەکە کردووە کە شارەکە ئاسایش دەوری کارای هەیە ئاسایش و پۆلیس هیچ کێشەیەکیان نییە ئاسایش پۆلیس هەموو لایەکان وەکو یەکە پارێزن ئەمە قسەی هەمویان بووە بە قسەی من نەبوو ئەوە هەر سییانیان داریشون زایدنەوەی چاکە لێرەنی خەڵک خۆیە کوجە کاک دیاری من ئێستا لێرە خۆمە کوژم تۆ مدیری ئاسایشی چیەکەی من لێرە هەڵاتم خۆمە کوژم ئەمە علاقەی بە ئاسایشۆ نییە بۆ شەکەڵگرتن ئەمە زۆر زیادی کرد شەک لە کوردستان هەمووی وایە لە بەر هەڵبجەوان نیە هەموو کوردستان ئێستا چی مادەیەکی کوردستانە گەڕێ هەچی کوێرەیەکی کوردستان گەڕێ ئەنواعی چەکی دیایە بە ڕەنگە هاوانیشی تیا بێت ئەمە هەموو ئەو دیادە چەکە ئەبێ لە کوردستان بنبڕ بکرێت بە هەڵبجە بە تەنها بنبەر ناکرێت جای جوابەکە بە تەواوی بەرمەوە ڕەنگە هەندێک حاڵەتی نەفسی هەیە لێرە زیاتر بێ وەکو ئەوەی کە باسمان کرد هەڵبجە لێ قۆماو بۆ هەڵبجە کارەساتی بەسەر هاتووە هەڵبجە ئەم قەیرانێش ئەوەندەیتر بۆ بەکارەتت باتەری کردووە خەڵکی شوێنی تر ڕەنگە ماڵی کاو نەبێ هێرە ماڵی کاول ماڵی کوڕیشی کوژراوە فالکراوان خەڵکیەکی نازداری ئەم وڵاتن ئەبێن نازیان هەڵبژیان هەڵ نەگیراوە نازەکەڵ نەگیراوە من هەڵم نەگرتووە کاک فازی نییە کاک نییە من ئەوەی کە جەناب ئەو پرسیارانەکە حیزبەکان من لەگەڵ ئەو پرسیارانەی جەناب و هیچی نیم حیزبەکان بۆ ئەوی نەکردووە حیزب دەسەڵاتی ئەوەیە لە ناو حکوومەت کارمەندەکانی هەڵبدائیشکەن نەک من بڕەمشکەم لەبەرەوە ئەزانچی کاک دیاریگیان ئەمە وای کردەوەی کە نەتوانانی خزمەتی هەڵبجە بکەین کە خزمەتە کرێت کە مەسئولەکە پارتی بێ ئەوە پارتی کردی کە مەسئولەکە یەکێتی بێ ئەوە یەکێتی کردی کە مەسئولەکە گۆڕان بێ گۆڕان کردی حکوومەتن ئەمانە حکوومەتن کاک مەسعود خزمەتی هەڵبجەکە پارتی نەکردووە 100 ساڵ کاک فازی بێ بەڵام پارتی کردوێتی نەخەر کاک مەسعود سەرۆکی هەرێم بۆیە توانێتی بێ خزمەتی هەڵبجە بکە مامجلال پایداوە بە ماڵە شەهید بۆ هەڵبجە ڕێز جمهوری عێراق بۆ توانێتی پایدا بێتی لێ هیچ کامێ لە ماڵی خوان نانێنا بدەن بە خەڵکی هەڵبجە لەبەرەوە ئەمانە وایە کردەوەی هەم هەڵبجە خزمەت نەکرێ و هەمی شێمە تاوانبار بکرێتایە من بۆ خۆم لەگەڵ ئەوەم ئەبێ حکوومەتی هەرێم خۆی بێت خزمەتی هەڵبجە بکات حکوومەتی هەرێم هەر کەسەیە فەڕاشێکی مەکتەبە هەتا ئەگاتە قایم محافظەکەی کێشەی ئێمە ئەوەیە من تۆ یەی پرسیار لە منەکەیت ئەوە بۆ پایەکێتی نەکرد بۆ یەکگرتو نەکرد بۆ وەکە ماتوڵایە مەسەری حیزبەکان وایە سۆشیالیستی بانکردایە کۆمەڵی ئیسلامیشی بانکردایە بەرنامەکەی سامیش بارکردامە بەسم وایە کە باسی حیزبەکانەکەی هەر ئەم چوارە نین حیزبەکان لە وڵاتە لە ڕەنگە حیزبی وای هەبێت تۆ دەڵێ ئێمە کەمتر دەنگی هەنابێت ئەبوایە بەهاتە لێرە ئەو پرسیارانەی من لە جەناب لە هەمووتان مەسەلەی ئەمنیە حەقیتیایە هەست ئەەکەی یەک پرسیاری هەڵبجەیەکان هەمووی پرسیار هەڵبجەیەکانە بەڵام ئەو پرسیارە لە باتیوە لە حیزبەکان هەڵبجەکان ئێمە یەکەن هەڵبجەکان ئەو پرسیارەی تۆ دێمەکەی سەجارە پرسیاران دەکرا بێت زۆر سپاس کاک ئەحمەد من هاوڕێیانم پێمەڵێن سێ خولەکەم ماوە ئەبێت دواوتەتان وەربگرم لەم سێ خولەکەیە بە کورتی لە کاک زمناکۆوە دەست پێەکەم
هەڵەبجەیەکان بۆ عاجزن لە حزب و لە حکوومەتیش وڵا دوای 30 ساڵ لەو مەرگەساتی کە بەسەریان جا ئەو خۆ ئێمە بە درێژایی بەرنامەکە وەڵامی ئەومانایە بۆ عاجزن دەبا وەڵامەکە بگۆڕین چی بکرێت بۆ ئەوەی ساڵی داهاتوو گلەیانەنێت وڵا جا بێ بزانین ساڵی داهاتوو چۆن هەنگاوانەی چی ئەکرێ چۆن ئیدارە ڕێکەخرێ حکومت چ نێتێکی هەیە حکومت بە چۆن هەنگاوانێت چی ئەکا بۆ ئەمە بێ بزانی بانی گوێ لە حکومت بگرین ئایا هەر وەکو ساڵانی پێشوو یە تەڵقینێکی ئەو خەڵکەیەکە و ئازینەکە و ئەڕوا یان چیتری سپاس دەکەم کاک ئەحمەد چی بکرێ بۆ ئەوەی هەڵەبجەیەکان گلەییان نەبێت و دەستخۆشییانە بێ لێرە بەدووە والله بەڕای من ئەوەی کە ئەڵێن ئەوە من کردم ئەو کردیۆگری هەمومان بەیەکەوە هاوکاری حکومت بین حکومت بتوانێت بێ خدمەتی هەڵەبجە بکە وەکە کوڕەکانی ئەم هەڵەبجە بە هەمومانە بیبێنە بەردەست حکومت بڵێ حکومت ئەگەر لەم بەرنمەیە چوونە دەرەوە تۆ جەنابتان بەڵێن ئێوادن کە لەگەڵ حزبەکانی تر دەست پێش خەریش بکەن من هەمیشە لەگەڵ ئەوە بڕان خۆشیان شاریم هەمیشە لەگەڵ ئەوە هەمومان بەیەکەوە داواکارەکانی ئەم هەڵەبجە بگەێنە دەسەڵات بۆی دەسەڵات بێ هاوکاری بکات و ئەو دردۆنیی خەڵک نێ لەگەڵمانە کاک فازڵ چی بکرێ بۆی هەڵەبجەیەکان ئاش بنەوە لەگەڵ حزبەکان و لەگەڵ حکوومەت وڵام من هیوادارم هەمومان تواناکانمان لە خزمەتی ئاوادانکردن و خەڵکی هەڵەبجە بەکاربێنین و هیوادارم هەڵەبجە نەدەینە دەستقەدەر هیوادارم بەرژەوەندی هەڵەبجە نەکەین بە قوربانی سراحی حیزبەتی زۆر سپاس کاک نزار دوا پەیامتان سەبارەت بەوەی کە هەڵەبجەیەکان شایەنی چین لێرە بەدوا بۆیان بکرێت بەڵێ من باسی ئەوە ناکەم شایانی چین شایانی هەموو شتێکن بۆیان بکرێت بەڵام ئەوەی من ئەمەوێت جوابی ئەوەی کاک فازیل بەم ئەو کاتە مەجای پێ نام من داوای لەبوور نەکەم بێ جواب بەمە ناکرێت کاک فازیل ئەوان لە حکوومەت و لە پەرلەمان و لەوانە بوون و شتیان خراپ ینی شتەکانیان خراپ کردووەمانە هەموو کەس شایدە ئێمە وەزیری دارایی لەلای ئەمە بووە ئەو کاتە چووەتە ناو وەزارەتەکە دوو موچە حکوومەتی هەرێم قەرزاری خەڵک بووە بەڵام کە کاتی هاتووەتە دەر هەر دوو موچە قەرزار بووە کەواتە لەو فترە ئەو لەوێ بووە هیچ نەبێ موچە وەکو خۆی دراوە بەبێ پاشەکەوت و دوای ئەو ئێستا دەیان موچەیش قەرزارە و بە چارەکە موچەی ژەدرێت بۆ بەنسبەت هەڵەبجەوە چی بکرێ هیچ ئەمەلێک نەماوە حکوومەتی هەرێم بتوانێت هیچ شتێ بۆ هیچ شوێنە بکە نەک بۆ هەڵەبجەکان ڕووبکەنە حکوومەتی عێراقی هیچ ئەمەلێ نەماوە بەم ستافەوە کە ئێستا هەیە ئەم حکوومەتی هەرێم بۆ شێوە کە هەیە ناتوانێت هیچ شتێ بۆ هیچ کەسێ بکە بۆ هەولێر ناتوانێت بکە بۆ سلێمانی بۆ هەڵبجە بۆ هیچ شوێنە ناتوانێت بکە کە حکوومەتێکە لە بەرێک هەڵەشاو کاک نزار محمود بەرپرسی مەکۆی بزوتنەوەی گۆڕان لە هەڵەبجە و ئەندامی جباتی نیشتیمانی کاک فازڵ بەشارەتی بەرپرسی لقی پارتی دیموکراتی کوردستان لە هەڵەبجە کاک ئەحمەد قافەری جێگری لە پرساوی مەڵبەندی شارە زوری یەکێتی نیشتیمانی کوردستان کاک زمناکۆ عەلی کارگێڕی پەیوەندیەکانی مەڵبەندی یەکگرتوو لە هەڵەبجە و نوێنەری فەرمی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەم بەرنامەیە زۆر سپاس بۆ کاتەی بە ئێمە و بە هەڵەبجەیەکانتان بەخشی زۆر سپاس کە بەڕاشکاوانە وەڵامی پرسیارەکانتاندا و هەندێک وەڵامیشتان نەداوە بەڵام کێشە نییە لە داهاتووە ئێمە واستان لێ ناهێنین هەرە بێ وەڵامی بدەن و ماندوو نەبن زۆر وەڵامی هەمومانەیە بەستە تۆ مەجالەکەشاءڵڵە بڵێ بینەرانی ئەزیز لێرە باسی ڕۆژ کە ئەڵلقەیەکی تایبەت بوو بە یاد و یادەوەری هەڵەبجە و هەڵەبجەیەکان کۆتایی دێت سوپاسی تەواوی هاوکاران مەکەم لە پارێزگای هەڵەبجە سوپاسی بڵین ئیدارە و کارگێڕی مۆنومنتی یادەوەری هەڵەبجاکەم کە هاوکاریان کردین ئێمام شەو ئەم بەرنامەیەمان لێرە کرد سوپاس بۆ هاوکارانم لە هەولێریش تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان و هەڵەبجەش بە تایبەتی لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.